هەرێم داواکاریە گرنگەکەی بەغدا لەبارەی لیستی موچە جێبەجێ کرد و لەبارەی دابەشکردنی موچە زانیاری نوێ هات. حکوومەتی هەرێم بەردەوامە لە دەوڵەمەندکردنی کۆمپانیاکان لەسەر گیرفانی خەڵک، مۆڵەتی شۆفێرین تا پۆشبراکەرتی تایبەت. ئەو هەنگاوەی ئۆپۆزیسیۆن نەی دەترسا ئەردۆغان گرتیە بەر و ئامادەکاری بۆ مانەوەی لە دەسەڵات دەکات. بەپێی داواکاری بەغدا حکوومەتی هەرێم ئەم مانگا لیستی موچەی بەپێی سیستەمی پەیڕۆ پێشکەشی بەغدا کردووە. سیستەمەکە جگە لە زانیاری لەبارەی کۆدی بایۆمەتری و موچە و دەرماڵەی فەرمانبەران 13 زانیاری دیکەی لەخۆ گرتووە لەبارەی هەر موچەخۆرێک کە ناوی چواری فەرمانبەر و ناوی سیانی دایک و ساڵی دامەزراندن و شوێنی دەوام و چەند زانیاریەکی دیکەیە. ئامانجێ حکوومەتی عێراق لەو داواکاریانە ڕێگریە لە ناوی دووبارە و بندیوان. پێگەی بەغدا دڵیەوەم ئەمڕۆ ڕایگەیان وەزارەتی دارایی عێراق کۆتایی بەوردبینین لە لیستی موچەی مانگی دوو هێناوە و چاوەڕێ دەکرێت پێش کۆتایی ئەم هەفتەیە بڕی 958 میلیارد دینار وەک موچەی مانگی شوبات بۆ هەرێمی کوردستان بنێردرێت. لە درێژەی سیاسەتی گرانکردنی باری شانی هاوڵاتیان حکوومەتی هەرێم دوو خزمەتگوزاری دیکە دەداتە کۆمپانیەکان و خەرجی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانیش بەرزتر دەبێتەوە. بەپێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆی هەرێم لەمەولا هەر کەسێک بیەوێ مۆڵەتی شۆفێری دەربهێنێت پێویستە لە نووسینگەکانی شۆفێری دوو ڕاهێنانی تیۆری و پراکتیکی ببێت کە خەرجی هەردووکیان زیاتر لە 400,000 دینارە. اینجا کەسەکە بۆی هەیە داوا بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری پێشکەش بکات. لەلایەکی دیکە ئەنجومەنی وەزیران بڕی 14 میلیارد و 350 میلیۆن دیناری بۆ کۆمپانیای سواری تەرخان کردووە بۆ ئەوەی سیستەمی تۆماری خانوبەرە ئەلکترۆنی بکات کە چاوەڕێ دەکرێت نرخی خزمەتگوزاریەکە لەسەر هاوڵاتیان بەرز بکرێتەوە. بەپێی هەواڵێکی ڕۆژنامەیەکی تورکی لە پەراوێزی پرۆسەی ئاشتی لە تورکیا ئەردۆغان کار بۆ مانەوەی خۆی لە دەسەڵات دەکات. ڕۆژنامەی زەمەنی تورکی لەم بارەیەوە ئاشکرای کردووە حسێن یامان جێگری سەرۆکیە کە پەڕای گەیاندووە هەڵبژاردننی پێشوەختەی سەرۆکاتی لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2027 لە تورکیا بەڕێوە دەچێت. وتیشی لەو هەڵبژاردنە ئەردۆغان وەک کاندیدی هاوپەیمانی کۆماری هەڵدەرژێتنەوە. ماوەیەکی زۆرە لە تورکیا باز لە هەڵبژاردننی پێشوەختە دەکرێت و ئەوەی ئەردۆغان بتوانێت خۆی بۆ خولێکی نوێی سەرۆکاتی کاندید بکاتەوە. بەو پێی سەرۆک لە دوو خول دۆخی ئاسایی زیاتر ناتوانێت خۆی هەڵبژێرێت.